بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوێمەتان لێ بێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێ و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان. بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە ساڵانی سوودا شاری سلێمانی لە کاتی بۆنەکاندا ئەو شوێنانی کە زیاتر ڕویان تێدەکرد دوو شوێن بوون، یەکیان گردی مامێرە بوو، ئەوی تریان هاوین هەوار و سەیرانگای سەرچنار بوو. بەڵام بەداخەوە کە ساڵانێک بوو زویربوون و زیزبوونێک لە نێوان دانیشتوانی شاری سلێمانی و سەیرانگای سەرچناردا ڕوویدا بوو کە هۆکاری سەرەکیەکان دەگەڕانتەوە بۆ بوونی ئەو شوێنانەی کە دوور بوون لە بەها کۆمەڵایەتی و دابوو نەریتی کۆمەلگای کوردی کە نزیک بوون لە سەیرانگای سەرچنار و ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان یان لە هۆکارە سەرەکیەکان بوو. هەڵبەت سەیرانگای سەرچنار گرنگی و تایبەتمەندیەکی زۆری هەیە بە نیسبەت شاری سلێمانی و نەک هەر سلێمانی بەڵکو هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش ئەوەی کە بۆ جارێک هاتبێتە شاری سلێمانی سەردانی سەیرانگای سەرچناری کردووە. هەر ئەم هۆکارانە بوو کە وای کرد سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی لە چەند ڕۆژی ڕابردوودایان بە دیاریکراوی لە شەوی پێنجشەمەدا بە دوواداچوون بۆ بابەتەکە بکات و بۆ خۆی لە نزیکەوە چاودێری ئەو شوێنانە بکات و هەر ئەو کاتە بڕیاریدا کە دەبێت تەواوی ئەو شوێنانە دابەخرێت کە دوورن لە دابوو نەریت و بەها کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردی کە ئەمەش کاردانەوەی گەوری لێکەوتەوە بووە مای خۆشحاڵی و جێگەی دڵخۆشی تەواوی هەرێمی کوردستان بە سەرجەم ئاینەکان بە بێت جیاوازی ئاین و ئینتیمای سیاسی و ڕەگەز و تەمەن. هەمیشە وتراوە کە سلێمانی بەبێ سەرچنار نابێت، سەرچناریش بەبێ سلێمانی نابێت. ئەمە بابەتی سەرەکیەم ڕۆمانە و گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ هەرێکە لە بەڕێزان مامۆستا مەلا نەجمەدین قادر کە بەڕێزیان لێپرسراوی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامن، ڕێبین عوسمان کە بەڕێزیان دانیشتووی گەڕێکی سەرچنارن، جوتیار فەتاح کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. مامۆستا مەلا نەجمەدین، کاک ڕێبین، کاک جوتیار، سپاس بۆ ئامادەبوونی هەریەکەتان. سەرەتای بەرنامەکە وایە کە سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک زانیاری لەسەر بابەتەکە دەخینە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم کە باس لە ئاشکردنەوەی سلێمانی دەکات، داخستنی شوێنە نەشیاوەکان لە شاری سلێمانی شەبی 22 لەسەر 23/12/2022 بە بڕیاری سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داخستنی هەموو ئەو شوێنانەی کە دوورن لە ئاین و ئاکار و ڕەوشتی بەرزی کۆمەلگای کوردیەوە هەموو ئەو شوێنانە داخران. دەچینە گرافیکی دواتر. هۆکاری دەرچوونی بڕیارەکە دەگەڕێتەوە بۆی کە ڕێژەیەکی زۆر لە سکاڵای هاوڵاتیانی گەڕەکی سەرچنار و لەگەڵیدا مەیدانیان بۆ خۆی سەردانی شوێنەکەی کرد و ژینگە شێوەندراوەکەی بینی. مامۆستا نەجمەدین لە بەڕێستانەوە دەست پێ بکەم، وەکو مامۆستایەکی ئاینی تێڕوانینتان چییە بۆ ئەم بڕیارەکە لە ماوەی ڕابردوودا یان لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی ئەم بڕیاری دەرکردووە؟ سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سەلامی خوا لەسەر گیانی پاک پێغەمبەر و یاریاوەران شکرتوانی بەساکە. سەڵاو لە بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستەوە ئێوەی بەڕێز کارمەندانی کەناڵەکە. ئێمە گرفتێکی ترمان بوو چەند ڕۆژێ لە پێشەوە کە پێوەی ئەمان ناڵان و هاوارمان بوو بەدەستەوە، ئەویش ئەو کامێرە ئەو بڵندگویانە بوو کە لە شوێنەکانی شارەکانی کوردستان بە تایبەتی دەڤەری سەوز داهەنران لە ڕانیە لە هەڵەبجە لەسەر کاسەمۆڵ و بازاڕی ئاوباریک بەرامبەر مزگەوتی گەورە بۆ ئەوەی میمۆریەکی سەرخرێ و لە پڕێکا دەستکا بە قسەکردن لەبارەی هەندێک شتەوە کە لەگەڵ ئاکار و نەریتی کۆمەلگای کوردەواری و پاکی شاری سلێمانی و دەبەرەکەی نەدەگونجا. ئێمە لە سەروبەندی خەمی ئەوەدا بووین، هەواڵێکی زۆر دڵخۆشکەرمان بیست، ئەوش ئەو هەواڵە بوو کە کاک باڤڵ تاڵەبانی پێهێستا بەڕاستی نەک دڵخۆشی کردین. تەمەەن بۆ ئەوە بوو بۆ شەوی جمعە بوو، بۆ بەیانەکە جمعە ڕۆژی پێنجشەممە و شەوەکەی هەستا بە و کارە کە ئێمە ئیتر بەو شەوەڵێن شەوی جمعە ئەڵێن شەوی جمعە خۆمان ئامادەکەین بۆ وتاری هەینی و ئەوانە
ئێمە بەو خەمەوە ئامانوی زووتاری هەینی بخوێنینەوە باسی سەری ساڵ بکەین و ئەوانە بەڵام ئەو لەو شەوە پیرۆزە توانی ئەو بڕیارە پیرۆزە گەورەیە بدا بەڕاستی ئەو بڕیارە نەک هەر دڵخۆشکەر بوو بۆ خەڵقی ئاین پەروەر بۆ خەڵکێک کە بە جیاوازی هەموو چین و توێژەکانیەوە بەڕاستی خەڵقی دڵخۆش کرد ئەو سەرچنارەی کە ساڵەهای ساڵە لە مێژووی شاری سلێمانی و لە شیعری و خوێنراوەی شاعرە پایەبەرزەکانی کە زۆربەیان مامۆستای ئاینی بوون سەرچنار بەشێکی گەورەی داگیر کردووە ئەوە تابینین لە شعرە گەورەکەی نالی کاڵێ ئەیبادی خۆش مرورەوەی پێکی شارەزا بە هەموو شاری شارەزور سەرچنار بەشێکی داگیر کردووە ئاوەڕوونەکەی تاجەرۆ بەشێکی داگیر کردووە و هەروەها بە ئاوی سەرچنارەوە لە شاری شاعرانی ترا جێگەیەکی داگیر کردووە شارە بەشێک لە جوانیەکەی سەرچنار و ڕەوشی جوانی ئەم شارە لە هەموو شوێنێک و کەلتوری ئەم شارە لە هەموو شوێنێک ئەم شارە شاری هەڵمەتی تۆکۆشان بوو بۆ بە پایتەختی ڕۆشنبیری و لای مامی هەمیشە زیندوو خوای گەورە بەهشتی بەرین شادیکە دایمای و شارە حیاتەکە دیارە شارە حیاتەکە لە دەبی خەڵقی ترەوە هاتبوو بەڵام مامزەلا زۆر گەورە بوو بەلایەوەکەی و شارە حیاتەکە خۆی ئەیزانی شارە حیاتەکەیانەچی بەڕاستی کە کاک باڤڵ ئەم هەنگاوەی ناهمومانی خۆشحاڵ کرد بەشێک لە وتارەکانی ڕۆژی جومعەمان تەرخان کرا بۆ ئەو بابەتە دەست خۆشی و پشتیوانی و لەوێوە وتمان بەڕاستی کوڕی مامزەلا لە بێشتی وای لێ بۆشێتەوە کوڕی مامزەلا وێرەخانە بێشتی وای لێ بۆشێتەوە و بڕیاری ئەوەشماندا کە تا ئەوان لەسەر ئەو ڕێگەیە بن خەڵکی مزگەوتەکان ئینشاءڵڵا لەگەڵیان دەستەکانە خۆش بە مامۆستاگیان بەبچینە لای کاک جوتیار لە ڕانیەوە کاک جوتیار ئێوەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕەنگە باشتر لە کێشە و گیر و گرفتەکانی نێو خێزانەکان ئاگادار بن کێشە و گیر و گرفتەکان بێتە لای ئێوە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئێوە چۆن لەم بابەتە دەڕوانن لەم بڕیارە چۆن دەڕوانن بەڵێ ئەم کاتتان باش سوپاس بۆ میوانداریتان سوپاس بۆ میوانە بەڕێزەکان ئەلبەتە هەموو کۆمەلگایەک کۆمەڵێک بە دابوونەریتی خۆی هەیە بەها کۆمەڵایەتیەکان لە هەموو کۆمەلگاکاندا گرنگی و تایبەتمەندیان هەیە هەڵبەتە کۆمەلگەی کوردیش کۆمەڵێک بەها و دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە یەکێک لەوانە خێزانە یەکێک لەوانە مزگەوتە ئاینە یعنی کە بەهای کۆمەڵایەتیان لەسەرەوەیە هەڵبەتە بەڕاستی ئەم بابەتە یەکێکە لەو بابەتانەی کە دەتوانرێت بە وردی یان لە چەندین لایەنەوە قسەی لەسەر بکرێت لەبەرەوەی ئێمە ماوەیەک بەر لە ئێستا هەر بۆ خۆم ینی پرسیاری ئەوەم کرد کە بەر لەوەی بچمەنە وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەر کڕین و فرۆشتنی مڵک و زەوی و خانوو لە گەڕەکی سەرچنار ینی بەڕاستی نرخەکەی دابەزی بوو فەرقی جیاوازی دروست کرده بوو لەگەڵ گەڕەکەکانی تر ئەمە لە چۆ سەرچاوی گرتبوو بەهۆی ئەم بابەتەوە بوو لەبەروی هەموو خەڵکێک ئامادە نەبوو لە گەڕەکی سەرچنار لەم شوێنە ینی خانوو بکڕیان زەوی بکڕێ مڵکی هەبێت بۆچی لەبەروی ئەمە پێی دەگوتین کە ئەم بابەتە بابەتێکە لە دەروی بەها کۆمەڵایەتی و دابوونەریتی کۆمەڵگەی کوردیە ئەمە لەلایەکی تر بەڕاستی ینی زۆر جار خێزانی کوردی تاچی کوردی بە تایبەتی ئەوانەی نزیک بوون لەم گەڕەکەیان لەم گەڕەکە دادەنیشتن تووشی کێشە دەبوون بۆچی لەبەرەوەی کە زۆر جاریوا هەبوو پیاوێک یان گەنجێک ئەگەر بەم بابەت بەم بازاڕەیە بەم شوێندا گوزەری کردبا یا ئارەزووی ینی کۆمەڵی هەمومان زانین کە خەڵکی سلێمانی کەمنەوانی کە بیرەوەریان نییە لەگەڵ سەرچنار بەڵام کاتێک بە بەم گەڕەکەدا پیاسیان دەکرد بەم بازارەدا هاتوچیان دەکرد ڕوبەڕووی لەکەی کۆمەڵایەتی یان تالیقی کۆمەڵایەتی کۆمەلگە دەبوونەوە ئەمە دەبوو بە کێشەیەک لەلایەن یان جاریوە هەبوو خێزانێک یەکێک لە ئەندامەکانی خۆی بینی با لەوێ ڕوبەڕووی کێشە دەبووە لەبەری پێی وا ڕاستەخۆ گومانی خراپ دەچوە سەر کەسەکان ئەمە وای کردبوو کە بەڕاستی گرفت بۆ خێزانی کوردی دروستکە من پێما بوو هەر تێگەیشتنی بەڕێز بافڵجلا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بابەتە وای کرد کە ئەم بڕیارە باشە دەربکا کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان وەکوی مامەساژ ئاماژەی پێکرد ینی دەبینی کە هەموو لایەنێک دڵیان پێخۆشە ینی باوەڕکە من ئەو ڕنگدانەوەی لە سوۆشیال میدیای کوردی بینیم لەلایەن ئایدۆلۆژیە جیاوازەکان سیاسی جیاوازەکان ئاینە جیاوازەکان هەموو ئەو پاڵپشتیانەوای کرد کە پێمان بڵێت بەڕاستی بڕیارێک بۆ لە جێی خۆی بووە لەبەرەوەی ئەم بابەتە بە کۆمەلگەی کوردی نامۆ بووە ینی چەند ساڵێک بەر لە ئێستا ڕەنگە ئەم بابەتانە لەناو کۆمەلگەی ئێمە
بابەتێکی مەترسیدار بوو بنیان ئەمە مەترسیەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە لە جیاوازی بیرکردنەوەی کۆمەلگەی ئێمە لە جیاوازی ئاکارە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگەی ئێمە بەراورد بەم بابەتە بۆیە کاتێک بڕیارێکی لەم جۆرە دەردەچێت خێزانی کوردی بە تایبەتی ئەوانەی کە نزیکن یان پەیوەندیەکی بەهێزەیە لەگەڵ ئەم گەڕەکە وا دەکات کە دڵخۆشیێکی زیاتر بە خەڵکەکەەوە دیار ببینیمان خەڵکی ئەم گەڕەکە شیرینیان دەژێرا لە ناو شەقامەکانی سەرچنار بۆچی لەبەروی کە دەیانزانی بڕیارەکە چەند گرنگە چەندە بە دووریان دەکات لە کێشەی کۆمەڵایەتی لە لادانی کۆمەڵایەتی اینجا بەڕێزان ئێمە خات و چنووریانی تەنها کێشەکە ڕوبەروی خێزانی کوردی نەدەبوو لەم گەڕەکە بەڵکو ینی کێشەی کۆمەڵایەتی زۆری لێ دەکەوتەوە زۆر جاری وها بوو برایانی پۆلیس ئەوەندەی برایانی ئاسایش زۆرترینی کاتەکانیان سەرقاڵی ئەم منتیقەیە بوون لە بەرچی لەبروی بەردەوام کێشەی هەبوو لە بەرەوەی بەردەوام زۆر جار ڕوبەڕووبوونەوەی یەکتری لە نێوان گەنجا لە نێوان گەشتیاران لێ دەکەوتەوە هەموو ئەمانە بوون بە کێشەیەکی گەورە لە بەردەم شارەوانی سلێمانی کە نەیەتوانی باش خزمەتی ئەم گەڕەکە دواتر بەوردی باس لەلایەنە ئەمنیەکە یەکەین کە تا چەند کاریگەری هەبوو لەسەر لایەنی ئەمنی و دروستبوونی شەڕ و ناکۆکی لە نێوان ئەو کەسانەدا کە لێ بوون و ئەو کەسانش کە لە دەوروبەری ئەو شوێنە بن دەچینە لای کاگڕێبین کە کاگڕێبین دانیشتوێکی گەڕێکی سەرچنارە کاگڕێبین هەڵبەت ئێوە ڕەنگە دەمێک بێداوای ئەوەتان کردبێ کە ئەم شوێنانە دابخرێن بەڵام کاتەکەی دواکەوتووە بەڵام ئێستا کە داخراوە هەم خۆدۆک و سەرچناریەک هەم تەواوی سەرچناریەکان چی دەڵێن ئێستا لەسەر داخستنی و شوێنان و لەسەر بڕیارەکە سەرەتا زۆر سوپاس بەڕاستی بەنسبەت ئێمەوە کە خەڵکی گەڕێکی سەرچنارین و یادەوەریمان لەوێ بووەوە گەورەیشمان هەر لەوێ گەورە بووین بەنسبەت ئەم بڕیارەوە جگەل لەوەی جێگای دەستخۆشیە و پێم وە هیچێکە لە هەنگاوە هەرە باشەکان کە بە درێژایی ئەو ماوەی کە سەرچنار کەوتە بابەتێکەوە کە کۆمەڵانی هەم خەڵکی کوردستان هەم سلەیمانی هەم سەرچناریەکان نیگەرانیان هەبوو و جوانی سەرچنار ون کرا و خۆشی سەرچنار چێژ و تامەکەی لەبەردەممانە نەما مەحروم بووین لێی بۆیە ئەم جۆرە بڕیارە بەشیشی گرنگ بوو لە هاتنەوەبەری ژیانێکی نوێ بۆ سەرچناریەکان و سلەیمانیەکان و تەواوی ئەتوانم بڵێم کوردستان بۆیە بەڕاستی بڕیارێکی گرنگ بوو و ئەم بڕیارە پێم وایە نەتیجەیەکی باش ئەهێنێتە ئاراوە پێم وایە ئەم بڕیارەش کافی نییە بە تەنها بە داخستن پێویستە پلان و بەرنامە هەبێ بۆ دوای داخستن و چۆن بتوانین سەرچنار بکەینەوە ئەو سەرچناری کە خەون و خەیاڵەکانی مناڵیمان بۆ ئێستامان و بۆ داهاتوومان ببوژێنینەوە. بەڵێ زۆر باشە کاکڕێبین بەردەوام ئەبین لەگەڵ بە ڕێزیشتا بەڵام دەچینە هەندێک گرافیکی تر چەند گرافیکێکی تر دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەینەوە. ئەگەر هاوکارانم گرافیکەکانمان بنێ لە دوای دەرکردنی بڕیارەکە و داخستنی شوێنە نەشیاوەکان یا بڵێ شوێنانەی کە دوورن لە دابوونەریتی کۆمەڵایەتی و دابوونەریتی کۆمەلگای کوردی هەڵبەت کاردانەوەی زۆری لێکەوتەوە دەستخۆشیێکی زۆر بڵاو کرایەوە دەستخۆشی زۆر لە هاوڵاتیان و مامۆستایانی ئاینی و بەرپرسان بۆ بڕیارەکە لەوانە دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەد کە دەڵێت هەر سەرکردەیەک بڕیاری باش بدات باش دێتە ڕێی و میلەتیش خۆشی دەوێت. حاجی کاروان یەکێکی تر بوو لەو کەسانە کە زۆر دڵخۆش بووم و دەستخۆش کاک باوڵ. دەچینە گرافیکی دواتر یەکێکی تر لە کاردانەوەکان ئەلی حەمە ساڵح بوو کە دەڵێت دەستخۆشی بۆ هەر کارێکی باش و لە لایەکی ترەوە وەزیری ڕۆشنبیری دەڵێت دەستخۆش کاک پاڤڵ داوا لە وەزیری ناوخۆ و پارێزگارە بەڕێزەکان دەکەم بەگشتی ئەو شوێنانە دابخەنێک هەر ئەم کەسایەتیانە بەڵکو چەندین کەسایەتی تر دەستخۆشی و پێزانینیان هەبوو بۆ بڕیارەکە لەوانە مامۆستا و ڕەمانگێچینەی عەبدوستار مەجید دکتۆر کەریم شەریف مامۆستایانی ئاینی سەید سادق لەنەو هونەرمەندانیشە هونەرمەند گەزیزە عومەر زایر جەلال مەر حەسەن ئەحمەد جۆڵا مامۆستا مەلامەت هەریش کە بۆ خۆی یەکێک بوو لەو مامۆستا ئاینیانەی کە پێزانینی هەبوو بۆ بابەتەکە و چەندین کەسایەتی تر لەسەر ئاستی هەرێمی کوردستان. مامۆستا نەجمەدین دەمێ پرسیار لەسەر ئەو بابەتە بکەم کە
هەبوونی ئەم شوێنانە و داخستنی ئەم شوێنانە ئایا تەنها پەیوەندی بە لانی ئاینی ئیسلامەوە هەیە کە حرامە یاخود گوناحیان ڕێگە پێنەدراوە یان ئەوە تا پەیوەندی بە ئەخلاقیاتی کۆمەلگای کوردیەوە هەیە؟ دەست خۆش پرسیارێ بوو لە جێگەی خۆیان لە ئیسلامە هیچ شتێک نییە حرام بێت ئیلا لەسەر زیانەکانی و خراپیەکانی ئەو شتە نەبێت بۆیە حرامە بۆیە ڕێگەی لێگیری ئێمەشتمان هەیە پێوترێت سەدی زەریعە پێشەوەی بچیتە ناو مەوزوعەکەەوە ڕێگری لەو هۆکارانە ژەکرێت کە بۆی بچیت ئەم مەسلەی پەیوەندی تەنها بە ئاینەوە نەبوو تەنها بە حرام و حەڵاڵەوە بەڵکو ئەم مەسلەیە لایەنێکی ئاینی لایەنێکی کولتوری و ڕەوشت و بەها بەرزەکانە لایەنێکی ئەمنی و ئاسایشیە لایەنێکی تەندروستیە و لایەنێکی ئابووریشە کە لە هەموو لایەنەکانەوە ئەمە بەڕاستی کارێکی خراپ بوو کارێک بوو کە هەموو ئەمانەی شێوان دەبوو بۆ ئاین زەرەر بوو بۆ کللتوری نەتەوەیەک زەرەر بووە بۆ ئابووری و نەتەوەی زەرەرەوە بۆ تەندروستی و ئەمن و ئاسایشی زەرەرە ئەگەر لێشە لەوانی کە تۆ پێڵی گرافیت و من وەکو تایتڵێک سەیرم کرد چەند ئافرەتێکی تایە دەموچاوی خۆیان یان گرتووە و ئەڕۆن یەکەم شت ئەمە بێڕێزی بوو بەرامبەر بە ئافرەت ئێمە وەکو ئیسلام وە ڕەنگە و بەڕێزانش کە لەگەڵمانن ئێستا قسەیان کرد هەردوو بەڕێزیان کۆک بن لەگەڵ و هەموو کۆمەڵگاش کۆکە لەسەرەوە ئیسلام ئافرەتی قوبوڵە وەک هەموو شتێک تەناوەک سەرب گەرمکەر نەبێت ئافرەتمان قوبوڵە وەکو بەڕێوەبەر وەکو وەزیر وەکو سەرۆگوزیران وەکو هەموو شتێک بەڵام ئافرەتمان قوبوڵ نییە وەکەوەی سەرگەرکەرم بێ و بێ بە مادەی سەرگەرمکردن کە بەداخەوە ئەم جۆرە کارانە ژن والەکە بێتە کاڵا کە ژن زۆر لەوە گەورەترە چونکە ئێمە هەموو کوڕی ژنی چین و ژن ئەگەر خۆی نیوەی کۆمەڵگای داچی نیوەکەی ترە و کورە بەخوا دەسەڵاتدارە بەسەر نیوەکە زیاتریش شێمان لەگەڵ ژنەکەی خۆمان بە قسەی ژنەکەی خۆمان ناکەین هەرکەس لە ماڵەوە لە دەرەوە بۆ خۆی دەستی بەسەر هەندێک خەڵقاڕوە مدیری دایرەیە ئەمەی ئەوەیە کە چوە ماڵەوە مدیرێکیە لە ماڵەوانیە کەواتە ژن ئەو شتە پیرۆزەیە دایکە خوشکە هاوسرە جگەرگۆشەکەمانە کچمانە هاوکارمانە تەواوکەری ژیانمانە لە تەکەی تری مرۆڤەکانە بەڵام بەداخەوە ئەمە یەکەم شت بوو بۆ ژنەکان زەرەری هەبوو کەوە کاڵا سیر ئەکرا و بە شێوەیەکی ناڕەوا مامەڵەیان لەگەڵ دەکرا و کرابوونە کاڵایەک چۆن ئەوانەی هەر پۆیش مامۆستا خانمانێکیش خانمانیش زۆر دەستخۆشیان هەبوو بۆ ئەبێ پێش هەمومان خانمان دەستخۆشی بکەن ئەبێ پێش هەمومان دایک خوشکەکانمان ژنان دەستخۆشی بکەن چونکە ئەمە یەکەم شتێکە کە بەڕاستی پارێزگاریەوە دیفاعکردنە لە بەرگریە لە کەرامەتی ژن زۆر لەوە گەورەتر ئاوای لێ بکرێ و ئاوە سیرکرێ بۆیە لە هەموو ڕوویەکەوە ئەم بابەتە بەڕاستی ئەم هەنگاوی بەڕێز کاک باڤڵ ڕاستکردنەوەی ڕێگەکە بوو لەسەر هەموو ئاسووارەکان لەسەر هەموو ئاسووارەکان ڕاستکردنەوەی ڕێگەکە بوو ئەو براتۆژەرە بابەتەکانی جوان باس کرد دەڵێ ئێمە لە ناو ماڵە ئێمە لە ئەنجومەنەکانی فتووە ئەوەتی مەساج دروست بووە و ناوی مەساج وەکۆی باو باپیرمان هەمووی بە کۆڵنج مرد بێ کۆڵنجی کرد بێ و کەس نەبێ بیشێلێ کە وەختێ مەساجیان بۆ هێناین چەند خێزان چەند خوشکی بەڕێز لەگەڵ ڕێزم بۆ ئێوە شکڵ ئێوە ئاسا هاتووەتە فتواکەی ئێمە و سکاڵای کردووە لە دەستمێردەکەی کە بووەتە هۆگری ئەم شوێنانە و چووەتە ئەم شوێنانە و لەوێ چی بەسەر هاتووە و ماڵەکەی چۆن تێکچووە ئێمە وەکو توێژەرە بە ڕێزەکانیش و پارێزەرەکانیش زۆربیان و دادگاکان و ئەمنیەکان ئاگادارن ئێمە خەمی خەڵق وا لای ئێمە سنووقی ئەسراری خەڵقینەوە ئەوسا و برادەرە توێژەرە ڕۆژانە ئەم کێشانەیەتە لای ئێمە زۆر کەس ئەو خوشکە بە ڕێزاڵێت خوا با ماڵەکەم لەوە زیاتر لێ تێک نەچێ مێردەکەم فلان باوکم براکەم نەزانێ ئەوە ئیلا لەوانەیە لەگەڵ مێردەکەم کێشە ببێ مناڵەکانم بەرەڵا ببێ یا لە دادگاکان یاخود ئەوانەی کە شەو ناخەون تا ئێمە بخەوین برانی ئەم ئاسایش وێزەکانی ناوخۆ بەڕاستی ئەو کێشانە زۆر بوون کە هاتوونەتە لای ئێوە خانمانگلەیان هەبوو بە تایبەت لەسەر ئەم شوێنانە ئەرێ وەڵڵاهی ئەمەندە زۆرە ئەوەتی ئەم بابەتانە دروست بووە
دادەکەم بەڕاستی نائەکرا ئێمە ئامارەکان بینە میدیاکان و بیشماندا ڕەنگە لەم ڕەنگە بە دواوە لە دوای ئەم هەنگاوە ڕەنگە دەورێکی باشی هەبێت کە نایدەینە بەس ئەیدەینە خەڵکی وەکو کاک بافو ئەمانە بەڕاستی کێشەی ناو ماڵەکانمان بوون کێشەی خوشکە بە ڕێزەکانمان بوون کێشەی و برایانەمان بوون کاوسەرگیریان کردو باوەڕەکەی خەڵقەیە یعنی کوڕ و کچی ژنی هێناوە زیرۆ دەیەم دەردەن کوڕ و کچی ژنی منی هەر تەنها گەنجەکان بێت نا بە تەنها گەنجەکان نیە بەداخەوە هەموو ئاستەکانی کۆمەلگای گرتووەتەوە ئێمە لە ئەنجومەنەکانی فتووا کە ڕۆژی هەفتەی 2 ڕۆژ ئەنجومەنی فتوواکانمان لە کاران و لە خزمەتی خەڵقان خۆبەخشانە خەمی خەڵق والای ئێمە ئەزانین ئەم هەنگاوە گەورەیە بۆ دینمان بۆ نیشتیمانمان بۆ نەتۆمان بۆ کۆمەلگامان بۆ کەلتورمان بۆ ناسانمان بە خەڵکی ترسە هەنگاوێکە چ گەورەیەکە بۆلانی ئابووری بۆلانی گەشتیاری بەڵێ ئابووری جرفان من ناوی شخصەکە ناهێنم برادەرێک پەیوەندی پێوە کردم دوێنێ لە پەیوەندێکی هەر بۆ ئەم مەسەلەیە بوو وتی بڕواتە بێ خەڵکان هێناوە 1 ساعت گۆرانیان بڵێ بە 40 وەرەقە 40 وەرەقەی ئەمریکی ئەمە لە جرفانی چه خۆلی جرفانی خۆی نایدا لە جرفانی مشتریەکانی دا مشتریەکانی چن ڕۆڵەکانی ئێمن کەسوکاری ئێمن کەواتە ئەمە جرفان تکاندنی خەڵقە دوای ئەمە قسەی ئەوەی لێکرێ لەم شوێنانە مادەی هۆشبەردا بەش بکرێ لەم شوێنانە سوکەیتە شوێنی ئەوەیە خەڵق بە حسابی خۆیان چی ئەڵێ خەم بە بادەم نازانم چێ خەمە کڕێ بە ناوی خەم بە بادانەوە زۆر قسەی تری لێکرێ ئەمە جرفان تەکاندنی کۆمەلگایە لە ڕووی تەندروستیەوە ئەم هەموو خەڵقە تێکەڵە بێ نوا ئەشقاڵ نەخۆشی ئێمە معلومی نەخۆشیانی کە ئێستا زۆر بڵاوە نەخۆشی ئایدزان بەڵێ میدیاکارەکانیەوە لە خەڵک زیاتر ئاگاتانیەوە کۆمەلگاژ وشیارە الحەمدوللا سەلامەنی تەندروستی کە جوان لە قسەکەمە تەی دێم قسەمەکەن دنیا بۆتە دەیەکی بچووک ئەو پیاوەی ساڵان بە حاڵە گەشتە بەغا ئێستا نیوەڕۆ لێرە نانەخوا و مەغریبەوە تا لە ستۆکهۆڵمە و نازانم لە نیویۆرکە و لەکوێ و بۆ بەیانی گەڕاوەتەوە بۆ ئێرە ئێمە بدەزەم زاهیرەوە شەمانە بوو ئێستا ئەمەش یاتوەتە سەر نەخۆشیەکان لە ماوەیەکی کەمە بڵاوە بێتەوە یەک شەخص سلێمانیا گەر بوارم بێ جەلیلی حاجی ئیبراهیمی وارمن تووشی سەرەتان بوو تەلەڤەی ئاعدادی وازان یا لە 6 بوو یا لە 5 بوو والله ئاعلەم وازام لە 6 بوو هەموو سلێمانی خاوەنی تازیە بوو بۆ جەلیل ئەوە ئێستا و خەڵق بۆیە ناوم هێنام و خەڵق لە بیرێتی لە هەفتاوەشت و ئەوانە هەموو سلێمانی تازیێبار بوو بۆ جەلیل ئێستا ڕۆژانە خەڵک داخلی هیوا بێت چی ئەگەر ئەم تێکەڵبوونە کۆمەڵایەتی زۆرە و ژینگە پیسبوونەکە دەست خۆش مامۆستا بچینە لای کاکجوتیار وەکو لایەنە کۆمەڵایەتەکە گرنگی بەها کۆمەڵایەتەکان بۆ کۆمەلگای کوردی چییە؟ هەڵبەت مامۆستا کەمێک ئاماژە پێدا لە ڕۆژێنەکەی بە تایبەتی پێم خۆشە بەڕێستان وەکو لایەنە کۆمەڵایەتەکەی باسی بکەن دابوونەریتی کوردی تا چەند گونجاوە لەگەڵ ئەم بابەتانەدا کە ماوەی ساڵانێکە لە نێو کۆمەلگای کوردیدا سەری هەڵداوە. بەڵێ هەر بۆ پاڵپشتی قسەکەی مامۆستای بەڕێز ینی هەر لەم نمونەیە دەست پێ بکەین ینی ئێستا ئەگەر ئێمە ڕۆژانە 5 جار بچینە مزگەوت 10 جار بچینە بازار 20 جار بڕۆین بۆ چێشخانە هیچ عیبە نییە و بە ئازادی دەڕۆین و ینی هەندێک جا شانازیشی پێوە دەکەین بۆچی لەبەرەوەی بەهای کۆمەڵایەتی هەیە یعنی کۆمەلگار کۆک بووە لەسەرەوەی کە چوونە مزگەوت چوونە بازار شتێکی ئاساییە بەڵامە تۆ لە ساڵێک جارێک ئەگەر لە بەردەم یەکێک لەم شوێنانەی کە ئێستا داخراون دەرکەوی یا لە تەمەند جارێک دەرکەوی هەستەکەی ینی تووشی عیبەیەکی گەوری کۆمەڵایەتی دەبی بۆچی لەبەرەوەی کۆمەلگا بەهای پێ نەداوە بابەتێکی بێبەهای کۆمەڵایەتیە لە ناو کۆمەلگارۆکو مامۆستا ئاماژەی پێکرد ینی بینیمانە و ژنانی کە لەوێ هاتنە دەر یا و کارمەندانی کە لەوێ هاتنە دەر هەموو دەموچاوی خۆیان داپۆشی بوونیان نەویست لە کامێرا دەرکەون بۆچی لەبەرەوەی ئەوانیش دەیانزانی کە ئەم بابەتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کللتوری و لە ناو کۆمەلگای کوردی بابەتێکی بێبەهاییە واتە بەهای نییە ئەمە پێمان دەڵێت چی بابەتە بەها کۆمەڵایەتیەکان وەکو پێشتری ژاماژەم پێکرد هەر کۆمەلگایە کۆمەڵێک بەهای هەیە ئێمە ڕێکخراوێکی گەوری جیهانیمان هەیە کە ساڵانە بەها کۆمەڵایەتیەکانی کۆمەلگاکان دیاری دەکات یعنی ئێستا لە کۆمەلگای کوردی کە بە عراقیشەوە بێکەوە
یەکەمین بابەت کە بەهای کۆمەڵایەتی خێزانە لە دوای ئەوە مزگەوتە اینجا بابەتە ئاینی و کۆمەڵایەتیەکانی ترن ینی هەتا سەدەمین بەهاش کە دیاری کراوە شتێک نییە بە ناوی باڕ و شوێنی ئەم بابەتانەی کە ینی هیچ بەهایەکیان نییە هیچ کەسێک لە کۆمەلگەی کوردی لە کۆمەلگەی ئێمە بەهای نەداوە بەم بابەتە بۆیە ینی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کللتوری و بابەتێکی نەشاوە بۆیە ئەوانەی کە لەوێژ ئیش دەکەن کار دەکەن ینی هیچ کەسێک لە دەرەوەی ئەم بابەتە ئامادە نییە بڵێ من لەم شوێنە کار دەکەم لە بەروی خۆی دەزانێ بابەتێکی ناکۆمەڵایەتیە هەڵبەتە کللتوری کوردی بە درێژایی مێژووە گەر سێریکی کللتورێک بووە کللتوری پێکەوەژیان کللتوری لێبوردەیی کللتوری هاریکاری ینی ڕەنگە مامۆستا پاڵپشتێن سێم وکە ئەگەر بە حکمی ئەزمموی جەنابیان زیاتر چەند ساڵێک یا 20 ساڵێک بەر لێستا ئێمە هەرەوەزمان هەبوو لە ناو خێزانە کوردیەکان ینی خێزانی کوردی بە پێ جیاوازی ڕەگەز هەردوو ژن و کچ و پیا و کوڕەکان هەمویان بێکەوە ئیشیان دەکرد هاوکاری یەکتریان دەکرد هیچ ئایبەیەک نەبوو بۆچی لەبەرەوەی کللتوری کوردی ڕێگەیدا بوو کە ئەم ژن و پیاوە لەبەروی دراوسێن لەبەرەوەی کە هاوگوندین هاوشارین وەکو خوشک و برا مامەڵەیان دەکرد لەگەڵ یەکتری بەڵام هەستەکەی لە ئێستادا ئەم مسیقە کۆمەڵایەتیە کەم بۆتەوە بۆچی لەبەروی خێزانی کوردی لەبەروی تاچی کوردی ئەوەندە بابەتی ناکۆمەڵایەتی نابەها کۆمەڵایەتی دەبینێ لە ناو کۆمەلگاکەی وەکووانەی کە بینیمانن ینی خەریکە بێمتمانەیەک دروست دەبێت خەریکە بێسیقەیەک دروست دەبێت لە نێوان ئەندامانی خێزانی دراوسێ ماڵی بە ماڵی یەکتریەوە هەیە ینی هەستەکەی کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە نەماوە بۆچی ترسی هەیە ئەمەش لە ئەنجامی دروستبوونی ئەم بابەتانەیە لە ناو کۆمەلگەی کوردی بۆیە کللتوری کوردی کللتورێکە ڕێز لە مرۆڤ دەگرێت ڕێز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نێوان ژن و پیاو دەگرێت نێوان کچ و کوڕ دەگرێت بەڵام بەو مەرجەی لە بەها کۆمەڵایەتیەکانی تێپەڕ نەکە ئەمە کۆمەلگەیەکی ئیسلامین ینی تۆ ناتوانانی ئینکاریەوە بکەیت کە مادام کۆمەلگەیەکی ئیسلامی دەبێت ڕێزیش لە بابەتە ئاینەکانی کۆمەلگەکەشت بگرین من پێم وایە هیچ ئاینێکیش نییە لە دنیادا کە پاڵپشتی ئەم بابەتانە بکە بۆیە بینیمان ینی تەواوی ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان پاڵپشتی بڕیارەکەیان کرد بۆچی لە بەروی وەکو مامەسا ئاماژەی پێکرد مادام بابەتەکە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەخلاقیەوە بابەتێکی ناباشە ناتەندروستە بۆیە حرامە ینی هیچ بابەتێکمان نییە کە حرام بێ و باش بێ وەکو مامەسا زیاتر شارەزایی هەیە لەم بابەتە بەڵام ئەمە لە ئەنجام بەڵێ دەست خۆش کاک جوتیار بەردەوام ئەبین با بچینە لای کاک ڕێبینیش ئەویش وەکو دانیشتوێکی گەڕێکی سەرچنار کاک ڕێبین لەگەڵ مامۆستا نەجمەدینە باسمان لە لایەنی گەشتیاری کردو ئەو شوێنانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر لایەنی گەشتیاری ئێوە ڕەنگە باشتر ئەوە بزانن بۆ پێی کە نزیکن یا دانیشتووی گەڕەکەکان ڕەنگە باشتر بزانن کە ئایا تا چەند کاریگەری هەبووە بوونی ئەو شوێنانە بۆ خۆی کاریگەری هەبوو لەسەر کەمبوونەوەی گەشتیار و ڕاکێشانی گەشتیار بۆ نێو سەیرانگا و هاوینە هەواری سەرچنار بێگومان کاریگەری زۆر لەسەر نەبوونی گەشتیار هەبووە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ساڵانی هەفتاکان پێش هەفتاکان و مامۆستا پێم وایە لە تەمەنا لە ئێمە گەورەترە سەرچنار یەکێک بوو لەو شوێنانی کە لە سەرتاسەری عێراقەوە گەشتیار ڕووی تێ کرد لە ناوچەی خوارو لە ناوچەکانی هەولێر لە دووهۆک لە بەسڕا هەتا ئەگاتە تەواوی عێراق پێم وا بێ سەردانکەرێکی زۆر زۆر هەبوو لە ڕابردووە بۆ سەرچنار کە گەشتیارێکی زۆر شەوان خەڵک لەوێ ئەمایەوە لەوێ ئەخەوت لەوێ نانەکانی ئەخوارد لەوێ بە چەند ڕۆژ ئەمایەوە و ئەوە بووە سەرچاوەیەکی گرنگ بۆ داهاتیش تەنانێت لە ڕابردوو دیارە بەداخەوە لە دوای ئەو حاڵەتی کە ڕووی لە سەرچنار کرد مەسلەی گەشتیاری پێم وابێ بە شێوەیەکی ئێجگار زۆر ناڵێم هەرنەما بەڵام بە تەواوەتی گەشتیار لێی دوورکەوتەوە چکە بەڕاستی ئەو مووقعە بۆ مووقعێکە کەم کەس زاتیە کرد ڕووی تێ بکە لەبەر ئەوەی ئینسان لە ڕووی کەرامەت و هەستی کەرامەتی خۆیەوە نەی ئەتوانی بوێری ئەوەی نەبوو کە ڕووکات ئەو ناوچەیە کە ناوچەیەک بوو بەڕاستی بەداخەوە بوو شوێنێکی قێزەون لەبەرەوە بە بێگومان ئێستاش ئەم بەرنامەی جەنابی سەرۆک کاک باڤڵ کە کاری بۆ کرد دڵخۆشکەرە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لە داهاتووە ئیشی بۆ بکرێ لایەنی گەشتیارێکە ببوژێتەوە و مەسلەی گەشتیاری گرنگە بە تایبەتی لە ئێستایە کە مەسلەی بێکاری زۆرە لە وڵاتە بە تایبەتی ئەگەر هەر بینە سەر گەڕێکی سەرچنار خۆتان زان سەرچنار یەکێکە لەو گەڕەکانی کە
لە هەندێک ڕۆ لە شوێنەکانی کە جیاوازترە چکە خوڵقەتێکی جوانی سەرچنارەکان هەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر کۆک و تەبان و هاوکار و پشتیەکن لە هەموو پرسە و ناخۆشی خۆشیەکانە بەیەکەوەی بۆیە مەسلەی گەشتیاری و بژانەوەی گەشتیاری و کەرتی گەشتیاری پێم وایە هەنگاویشی زۆر گرنگترە کە پێویستە بنرێ بۆ ئەوەی لە داهاتووە بتوانین بەشێک لە گەنجەکانی ئەو گەڕەکە یان بە شێوەیەشی گشتی خەڵکی سلێمانی سوود لەو شوێنە سروشتە جوانە وەربگرێ لە مەسلەی گەشتیاری کە بتوانێ هەم هەلی کاری تیا بڕەخسێەوە و پلانێکە بێ بۆ ئەوەی وەکو جاران سەرچنار بێتەوە ئامێزێک بۆ هەموو عێراقیەک و هەموو کوردێک لە هەر شوێنێکی کوردستانەوە بێت. دەستخۆش کاکڕێبین راپۆرتێکمان ئامادەیە کە هاوکارانم بۆیان ئامادە کردوین لەسەر بۆچوونی هاوڵاتیان لەسەر داخستنی ئەم شوێنە نەشیاوانە با بزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێن. بڕیارەکەی سەرۆک بافڵ وەک جاری جاران سەرچناریەکانی کۆ کردوێتەوە. هیچ مەنزەرەیەکی جوانی تیاماوە جاران سروشتی بوو ئەتوانم نایب نێم سنێکی محتەرەم. ئەمانە تەمەنیان لە نێوان 65 بۆ 68 هەندێکیشیان تەمەنیان لە سەروی 70 ساڵیەوەیە. دەڵێن هەر شەو دوای ئەوەی سەرۆک بافڵمان لە سەرچنار بینی و بڕیاری داخستنی ئەو شوێنانەیدا یەکسەر تەلەفۆنمان بۆ یەکتر کرد و وتمان بەیانی دەچینەوە ئەو سەرچنارەی کە ساڵانێکی زۆرە لە خۆشیەکانی بێبەش بووین. زۆر دەستخۆشی لەو بڕیارەی کاک باڤڵەکەم ئەشەوبیلا بڕیارێکی زۆر چاشیە دڵی هەمومانی خۆش کرد سەرچنارەکان و حتا خەڵکی سلێمانی و هەمووش. باوەڕ و قەناعەتی ئەم شوێنە کە ئێوە ئەیبین ئاوای لێ هاتبوو ئەمە وەختی خۆی ساحەیەشی تۆپێنوشتی وابوو تیپەکان یاریان تیا کرد. دوایی کرا بە حەدیقەیەکی خۆش دوایی کردیان ئابەمە دوایی لەم ئەخیرانە هەر تەواو بێلەزەت بوو کە شەوێ بە هەواڵەکەمابی زۆر دڵخۆش بوو من شەوێت هاتیشم سەرێکم لە خۆشیە ئێستا من برادرانم وتم بڕۆ با بە خۆشیەوە چینەوە سەرێ لەو شوێنەمەی لەخوا بە زیابێ ئێستا داخراوە ئەلحەمدوللا هیچی لێ نیە و ئینشاءڵڵا ناشکرێتەوە. زۆر دەستخۆشی لە کاک باڤێڵ ئەەکەم بۆ ئەم هەڵوێستە گەورەیە بەڕاستی لای ئێمە زۆر پیرۆزە. من لە تەمەنی 5 ساڵیەوە لەو سەرچنارام لەگەڵ ئەو برادرانە بەڕاستی کە هاتیم بۆ ئێرە ڕوومان ناهات هەتا کومناڵەکانیش ڕووبکاتە ئێرە. ئێمە ئەوە ئەزانین گەورەترین خەڵات کراوین لەلایەن کاک بافێڵەوە سەلماندی کە هەموو ئیشەشی بۆ کرێ کاک بافێڵ. ئەوەندەی قسەیان بۆ من کرد ئەوەندەیان لێ تێگەیشتم کە چەند ئەمانە تامەزرۆی بەسەرکردنەوە و بینینی ئەو دیمەنە جوان و دڵڕفێرانەی سەرچنارن کە ساڵانێکە بەهۆی کاری نەشییا و خراپەکاریەوە لەم شوێنەدا لی بێبەش بوون. ئەوان هەموو تەمەنی منداڵی و گەنجێتی خۆیان لە سەرچنار لەم شوێنە بەسەر بردووە. بەڕاستی بڕیارەکەی کاک باڤێڵ بڕیارێکی چاکە گوناحە ئەوەی کە کاری چاک بکات دەستخۆشی لێ نەکەیت. تێگەی بڕیارێکی چاک بوو سەرچناری جاران و سەرچناری ئێستا زۆری فەرقە. ئێمە کوڕی مناڵی ئەم سەرچنارە بووین بە بیرمانێ باوکمان لە کارگەی سەرچاریشیە کرد. ئێتر جومعان چۆن بە سیارە نەبوو کە ئێستا هەر ماڵێک و 4 سیار لە بەردەمیاوێ هەرێکی زەمیلەیەکمانە کرد بەدەستەوە ئەوانە زەمیلا بوو شتەکانمان کرد هاتن لەم سەرچنارە سەیرانمانە کرد. ئێتر کە لە بەیانیەوە هاتن ئێوارە شەو درەنگ ئەنجا ئەڕۆشینەوانێ ئائیلەی داما و نەیوێرا بێرە هەر کەسێ بێرە بەهاتایە دوو ئافرەدات نابچنە بۆ باخی سەرچنار خەڵک شتیان لێکردەی و لەوانەیە ئایدی ئەم ناوە بن. بەڵێ ئەوەی کە بینیمان مامۆستا ئەمانە قسەی هاوڵاتیان و دانیشتوانی گەڕەکەەکە و بەشێکیشیان باسییانە جیاوازی نێوان سەرچناری ئێستا و سەرچناری ڕابردوو دەکرد هەتایکێکان ئاماژەی بەوە داکەوتی وەکو سجنێکی محتەرەم وایە تێبینی چیت هەیە لەسەر قسەکانێ؟ لەسەر قسەکەی ئەو برات ترژەرە کەوتی جاران هەرەوەس هەبوو کچی کورد وەژنی کورد لە ژیانی کوردەواریە تەنها قەدەم خێر و حەبسە خان و خانزادی میر و سۆران و مەسووریت دەڵانی پێنەگەیان و بەڵکو هەموو کچەکانی کورد شت بوون. مامۆستای من لە شعرێکیاڵەیە کوامەتایی کوردەواریمان دەگەشتە هەندەران گەر خۆی هیلاک نەکرد با ئەو کچە مازووچنە. کچی لە تەمەنی ئێوە لەگەڵ کوڕی دراوسێ و کوڕی مامحازی و کوڕی فڵان ئەچوون بۆ مازووچنین و کەسێک گومانی لە کەس نەدەبرد بەڵکو ئەو کوڕانەی کە لەگەڵ ئەو کچانە بوون کەرامەتی کچە دراوسێ و کچە خزمەکانیان لە خوشکەکانی خۆیان لە پێشتر سەیرە کرد.
ئەوەندە ئەخلاقی کوردەواری بەرز بوو. یەکێکی تر لە سوودەکانی ئەم هەنگاواوەیە ئێمە محیتێکی جوغرافیەمانێ، شوێنێکی جوغرافیەمانێ کە دەورە دراوین بە چەند میلەتێک کە ئەو میلەتانش عادەت و تەقالیدیان وەکو ئێمەیە، عادەت و تەقالیدیان موسڵمانانەیە، شەرقیانەیە، تۆزێک شەدگیرانەیە لەسەر ئەم مەسەلانە. ئێرانە، تورکیایە، عەرەبەکانن. ناکرێ ئێمە بە پێچەوانەی ئەوانی ژمەلە بکەین. وڵاتەکە ئێمە بێتە وڵاتێک شوێنێک پەنجەی بۆ درێژ بکرێ. من لە یادمە تەلەبەی عەدادی بووین، مامۆستامان بۆ تاعین ببوو، مامۆستای کچ 4 دانە بوون کە پێویست ناکە ناوەکانیان بێنم، ئەینا و خوشکە بە ڕێزانە تا ئێستا ناوەکانیان وتیان ئێمە حەزەکەینەم شارەی ئێوە شوێنێکمان پێشان بدەن. لەگەڵ کوڕێکی هاوڕێمە هەر چواریانمان برد بۆ سەرچنار، چوین بۆ سەرچنار، ڕیشەمان بۆ کڕین و یاری ڕیشەیانە کرد لەوێ ئەمەی ڕێکتەکە لێ دەیت و لەسەر ئەو ئاوا زۆر دوعای خێریان کرد، زۆر سوپاسی ئێمەیان کرد، زۆر خۆشی شارەکەیان بەدڵ بوو. وتیان ئێمە لە مووسڵەوە هاتوون، مووسڵ کە ئومر ڕەبیعینەواتە شاری دووبەهار لە عێراقەوە مەشهور بوو. ئێستا ئەم سەرچنارەمان بینی بەڕاستیاڵین لەوانەیە سلێمانی لە مووسڵ خۆشتر بێ. ئەوە یادگارێکیشە بۆ ئەو سەرچناریە منەوانە دایک و خوشکی من بوون، ئەوانە خوشکی گەورم بوون، مامۆستام بوون، من علەمەنی حرفەن مەلەکەنی عەبدا. بەڕاستی ئەوانە ئێمەیان فێر کرد، مامۆستای چاکی بەڕێزی ئێمە بوون، ڕێزی خوشک و برایەتیم بۆیان هەیە. ڕەنگە ئێستا پیر بوونەوان، ئەگەر ناوەکانیشان بڵم خوای زانێ چۆی ئەم نیشتیمانن. ئەم خوشکە بەڕێزانە ئەمە یادگاری شاری سلێمانیە، ئەمەیە سلێمانی. بۆیە زیندووکردنەوەی ئەم بەهایانە ئەرکی سەرشانی هەمومان بوو. من لەوە پێش برایکی بەڕێز ناوی ناهێنم، سەرۆگۆزیرانی ئەم کوردستانە بوو، مدەیەکی جێگری سەرۆگۆزیران بووە. پێم وتم کاک فڵان کەس من ڕووم نایە بچم بۆ سەرچنار و ئەمسالی من ڕووم نایە. وتی بۆ خۆم ڕووم دێ، ئێوتم دەبیکەن لە ڕاهی خوا. چەند ساڵێکی دە ساڵ ئەبێ پێش ئێستا لە ماڵی خۆیان داوەتی خۆی بووین، خوای لە ڕازی بێت کە میوانی هاتوو بەندەشی بام کردم. پێم وتم بەڵکو ئەم سەرچنار و منچنارە ئەمەی لێلابەرن. بەداخەوە کە ئەو کاتە نەکرا کورد دەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە زۆرە، فارس دەڵێ نا لە شوا پیای بگەی هەر زۆرە، واتە لە سانەونەوەی بڕوە یەکە بگەڕیتەوە ئەو یەکەش زۆرە. کاک بابڵ دەستی خۆش بێ، وابزانم ئینشاڵڵا لە نیوەش زیاتری گەڕاوەتەوە، ئینشاڵڵا ئیشێکی باشی کردووە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی نەک بۆ ئەم کاری کاک بابڵ، هەر کەسێک کاری لەم جۆرە بکە و بە تایبەتی ئەمەی کاک بابڵ ئێمە لەگەڵ دەستیانە دەستین و پاو پشتێکی باشیانە و قسەی ئێمە لە ناو کۆمەلگاشە زۆر ئەڕوات. ئێمە ئەم کۆمەلگایمان کۆنتترۆل کردبوو لە هەندێک بابەتەوە خەڵق هەڵ نەکوتێت لە مزگەوتەکانەوە. پێمانەوت کوڕەکە خەستە لە وڵاتی کوردستانە، کوردستان کێشەی کەم نییە، با لەسەر ئەمانش کێشە زۆر نەبێ، بەڵکو لەعەلە وعەسا خوای گەورەیەکە بنێرێ ئەمانەمان بۆ ڕاست کاتەوە الحەمدولیلا ئەوە خوا کەسێکی نارد و بەڕاستیان پیاوانە حەقە چاوەڕی کاری ئاوایان لێ بکرێت، دەستی خۆش بێت، ئەمجارش دەستی خۆش بێت، خوای گەورە سەرکەوتووی بکە، هیدایەتی بدا بە کاگاکانی ود لە شوێنێکی باشتر یەگەبینینەوە. ئینشەڵڵا کاک بابڵ تەمەن درێژ بێ، وەختێکیش کە دوای 100 ساڵ گەڕایەوە بۆ لای خوا، ئینشەڵڵا ئەمە ببێتە کارێکی چاک لەسەر میزانی چاکەکانی و دەفتەری چاکەکانی ئینشاءڵڵا بەهەرژێگەیان. دەست خۆش مامۆستای گیان وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین بە بچینە لای کاک جوتیاریش. کاک جوتیار، ئێوە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی هەڵبەت توێژەرانی کۆمەڵایەتی و سپۆڕانی دەرونی مامۆستایانی ئاینی زۆرترین ئەو کەیسانەیە کێشە و گیرۆگرفتە خێزانیەکان بە تایبەتی ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە. مامۆستا باسی لەوە کرد کە زۆر بوون ئەو کێشانەی کە بەهۆی ئەم شوێنانە و ڕوبەڕووی مامۆستایانی ئاینی بۆتەوە. ئێوە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی هەڵبەت بەڕێستان دانیشتووی شاری سلێمانی، بەڵام ئێستا لە ڕانیەوە لەگەڵ ئێمە دامادەت. چەند جار چەند کێشی کۆمەڵایەتی بەهۆی ئەو شوێنانەوانە ڕوبەڕووی ئێوە بۆ تۆکو توێژەرانی کۆمەڵایەتیەکە بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ بێگومان ینی ئێمە شۆکو مامۆستای ئاینیە ئەوی وەکو جەناب داماژێت پێکرد پسپۆڕانی دەرونی زۆر جار ڕوبەڕووی ئەم گرفتە دەبینەوە کە خێزان ینی یا خەڵک هاوڵاتی هاتوو تەلامان سکاڵای ئەوەی کردووە کە پیاوەکەی یا کوڕەکەی یا براکەی ینی ئالوودی ئەم جۆرە شوێنانە بووە، چۆن ڕێنماییان بکەین، چۆن بتوانین یارمەتیان بدەین لەوەی کە بگەڕێنەوە. ینی زۆر جار پرسیاری ئەوەمان کردووە کە هۆکارەکە چی بووە،
ینی لە کوێ سەرچاوی گرتووە پرسیاریەوەمان کردووە ئایا بۆشایی هەیە بۆشایی کۆمەڵایەتی دەرونی و کەسە هەیە لە ناو خێزانەکەی وتوێتینە دوای کە بدەداچوونمان کردو بۆمان دەرکەوتووە زۆر جار لاساییکردنەوەیە لەبەروی هاوڕێکەی چوە بۆم شوێنە یان ئەمە لەلایەکی تریشەوە ئەوەندەی ڕیکلام ینی ئەم شوێنانە ڕیکلام و بەداخەوە دێڵێ من هەمیشە یەکێکم لەوانی کە پاڵپشتی تەواوی کەیس و مافەکانی ژنان دەکەم بەڵام بەداخۆ دەبێ جارێکی تر ئاگای لەم بابەتە بێ ئەوەندەی جەستەی ژنیان بەکارێنا بۆی کە گەنجی ئێمە هەوڵاتی ئێمە بەم لایەنەدا بڕات ینی ئەمە بوو بۆ هۆی ئەوەی کە گەنجەکانمان یان هاوڵاتیان وەکو مامۆستاماژە پێکرد خەڵکی بە تەمەنیش ینی ئالوودی ئەم جۆرە شوێنانە بوو ئەمە بوو بۆ گرفتێکی گەورە زۆر جار ڕوبەڕووی ئێمە دەبۆ داهاتنە لایەمە ئێمە چۆن بتوانین چارەسەریان بکەین چۆن بتوانین ڕێنماییان بکەین ڕاستیەکەی هەندێک لە بابەتە لەبەروی بابەتێکی ئاسایی نەبوو بابەتێک بوو پەیوەندیدار بوو بە بابەتی بەلایانی ئاینی بەلایانی کۆمەڵایەتی بەلایانی تەندروستی بەلایانی ئەمنی بۆی قورس بوو مامەڵەکردن لەگەڵیدا بۆی ئەم بڕیارەشی لێکەوتەوە من ویستم یەک خاڵ لەسەر کوی بڕیارەکە بڵێم ئەوژەوەیە کە ئەم بابەتە ینی دوای بڕیارەکە دیار بوو هاشداج بڵێن بابەتێکی کرد هاتە ئاراوەویش ئاشکردنەوەی سلێمانی دیارە ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە لەبەر چی لەبەرەوەی گەڕانەوەی متمانی نێوان هاوڵاتی و دەسەڵاتە ڕەنگە پێشتر ئەم متمانەیە نەمابوو بێت ینی بۆشاییەکی گەورە کەوتو بۆ نێوان سەرکردە سیاسیەکان لەگەڵ خەڵک ئەم بۆشاییە بوو بۆ هۆی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئەمنی زۆر بابەتی مەترسیداری تر بەڵام ئەم بڕیارە لەبەروی لە خەڵکەوە سەرچاوی گرتووە پێم وایە ئەم پاڵپشتێ کۆمەڵایەتیە گەورەی خەڵکیش بۆ ئەم بڕیارە جارێکی تر گەڕانەوەی متمانی لێوان سەرکردە و خەڵکە بۆیە بەڕاستی ینی بابەتێکی گرنگی کللتوری کۆمەڵایەتیە بۆ کۆمەڵگەی ئێستای ئێمە بەڵێ دەست خۆش کاک جوتیا با بچینە لای کاک ڕێبین ئەگە بە کورتی وەڵام بیتەوە من سوپاس دەکەم لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بەوەدا کە وتت داخستنی ئەم شوێنانە بە تەنها بەس نییە بەڵکو پێویستە کار بۆ لەمە و دوا بکرێ ئێوە وەکو دانیشتوویەکی ئەو گەڕەکە پێتان وایە کە چی ببێتە جێگرەوەی ئەو شوێنانە یان چی بێتە جێگرەوەی ئەو دوکانانە و شوێنانی کە ئێستا داخراوە بۆی کە کاریگەریەکی باشی هەبێت هەم لەسەر گەڕەکەکان لەسەر شاری سلێمانی بە شێوەیەکی گشتی من داواکارم لە هەم جەنابی سەرۆکی یەکێتی و هەم لە حکوومەت و پارێزگای سلێمانی هەر ئەو شوێنانی کە پێشتر بەکارهێنراون بۆ کارێکی لەو جۆرەی کە هەمومان پێمان قێزەون بوو ئەو شوێنانە ئەکرێ بە شێوەیەکی جوانتر نوێژن بکرێنەوە بکرێنە بازار بکرێنە دوکان بکرێنە شوێنی یاری بۆ مناڵان و ئەمە دەرفەتێکیشە بۆ ئەوەی هەلی کار بۆ ژمارەیەک لە گەنجەکان بڕەخسێ و من داواکەم کە هەوڵ بیرێ ئەو دوکانانە ئەو شوێنانی کە پێشتر بەکارهێنرابوون بۆ ئەم کارە ئەمانە بکرێنە خزمەتی کۆمەڵی گەنجەوە و بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیە کە لە خزمەتی هەم ناوچەکەیە بێ و هەم لە خزمەتی گەشتیارانە بێ بۆ ئەوەی ئێمە لە داهاتووە بتوانین هەم ژمارەیەک هەلی کار بڕەخسێنین و هەم بە شێوەیەکی مۆدێرن شێوەیەکی شارەزابوون بە شێوەیە کە پلانێک و بەرنمەیەک کۆمەڵێک گەنج بە شێوازیشی مۆدێرنانە پەروەردە بکرێن بچنە سەرکار و ئەم کارە ببێتە هۆکارێک بۆ بژانەوەی کەرتی گەشتیاری لە منتیقەکە و ئەو سیمایی کە ئێستا پیاتی ئەپەڕی سیمایەکە هەر لەخۆوە دڵی ئەگوشرێ بۆ شێوەیە ئەیبینی حەقا ئیتر ئەمە بژانەوەی بەدواخوا بێنێ و ئەو شوێنانە بکرێتە شوێنێکە خزمەت بەڵێ دەست خۆش کاگڕێبین با بچینە کۆتا گرافیکی ئەمڕۆمان کە باس لە مێژووی سەرچنار دەکات گەڕەکەکە لەگەڵ کارگەکەدا دروستکراوە لە حوتیسی 1957 و ناوچەیەکی گەشتیاری و گرنگیش بووە. مامۆستا نەجمەدین دواوتەی بەڕێستان یان دواسەرنجی بەڕێستان ئەگە بە کورتی لەسەر کۆی بەرنامەکە و کۆی بابەتەکە و لەسەر بڕیارەکە چیتان هەیە بە کورتی بێمە سوپاس دەکەم. ئەمەوێ بڵێم کاک باڤڵ لەگەڵ هەموو دەستخۆشیەکان ماوە هێشتا هەندێکی کەش ئینشاءڵڵا دەست بەسەر جۆرەکان کردەوە لە شیاوانە دابێنی ئینشاءڵڵا ئەمە کۆتاکردەوەت نابێەوە ئومێدی شتی زۆر لەوە گەورەتر زیاتر لە جەنابەت تەوەقوعەکەین هەر لە ڕاستکردنەوەی کارەکانی حکوومەتیش کە بەداخەوە فەرمانبەرانی ئەم هەریەمە دەمێکەیە
پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە لەگەڵ ئەوەی معاشەکان و موچەکانیشان هەندێکی خوراوە پلە بەرزکردنەوەشیان بۆ ماوەی 7 ساڵە وەستاوە وازانم ئەمە شەرکاری ئەوەیە کاری ئەم پیاوە گەورەیە کە لەسەر مافەکانی فەرمانبەرانی کوردستانیش بێتە دەنگ بەڕاستی ئەم کارانەوەتان لەکە بچنە جێگەکەی مامزەلال هەزار ڕەحمەتی لێبێت لە ژیانە ئینشاءڵڵا و بچنە ناودڵی خەڵقەوە ئەوە نەخۆشەویست بن لای خەڵق کە کەس ناتوانێت جێگەکەتان داگیر بکات بۆیە پێویستە لەسەر ئەم کارانە بەردەوام بێت و ئینشاءڵڵا ئێمەش پشتیوانی باشی ئەبین هەموو کێژەکان ببینە بە هەموو کەسێک هەر کەسە لە جێ خۆیەوە کەسە لە ڕاستی خۆیەوە بە شێوازی خۆی یعنی چۆنەڵی سادە ساکار دەستخۆشی بە هەماهەنگی هەموو لای مای خۆشحاڵ دەستخۆش مامۆستا کاک جوتیار وەکو کۆتا قسەی بەڕێزت چ پەیامێ چه سەرنجێکتان هەیە گە بە کورتی بێ من سوپاس دەکەم هیچ کاتمان نەماوە. بەڵێ کۆتا پەیامی من ئەوەیە کە بەڕاستی هەر بڕیارێک یا سەرکردەیان ئەوەی کە بەڕێز کاک بافڵ سەرۆکیشێتی ینی ئەو بڕیارەیدا گەڕانەوەیە بۆ بەها کۆمەڵایەتیە کولتوریە کوردیەکانی ناو کۆمەڵگەی کوردستان ئەم پاڵپشتی ئەم بڕیارە ینی ئەم جۆرە بڕیارانە دەبێتە هۆی ئەوەی کە پاڵپشتی کۆمەڵایەتی خەڵک بەدەستبێنێ وەکو ئەو پیاوەی کە لە ڕۆژاوای کوردستان بینیمان کاتێک کە سەرۆک بافڵ سەردانی ڕۆژاوای کرد کوڕەکەی کە لە ژێر ئۆکسجیندا بوو یارمەتی داکتی کوڕی بابی خۆیەتی یعنی ئەم قسەیە زۆر گەورەیە بەڕاستی دەبێ سەرکردە ئاگای لە دابوونەریت و بەها کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەکەی بێت کە ئاگادار بوو بێگومانم پاڵپشتی کۆمەڵایەتی پاڵپشتی خەڵک ئاسان و مسۆگەر دەکا بۆ خۆی. زۆر سپاس کاک جوتیار ماندوومانکردن زۆر سپاس بۆ مامۆستا مەلا نەجمەدین قادر کە بەڕێزیان لێبرسراوی لقی سلێمانی کێتی زانایانی ئاینی ئیسلامن ڕێبین عوسمان کە بەڕێزیان دانیشتووی گەڕێکی سەرچنار بوون جوتیار فەتاح کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی بوون و بە شێوەی کە ڕاستەوخۆ لە ڕانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بە هەمیشە لە ساغ من تەندروستێکی باش بن و شاری سلێمانی و تەواوی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان دوور بن لە هەر کێشە و بابەتێکی کۆمەڵایەتی هەر کێشە و گیرروگرفتێکی کۆمەڵایەتی هەمیشە تەندروست باش بن خواتان لەگەڵ.